برای بەڕێزم ئەگەر لە ماڵەوە ئێمە دەمانوێت خێزانەکان کێشیان کەمتر بێتەوە. ئەگەر لە ماڵەوە خێزانت شتێکی شکان، شتێک لە دەستی بەربووەوە، شتێکی لەسەر گەورە مەکەرەوە. کێشە دروست مەکە، جوێن مەدە، قسەی ناشرین مەکە، چونکە ڕۆژێکیش خۆت پەنت داوە شتی شکانووە پێت ناخۆش بووە قسەت پێ بکرێ. کاتێک گەنج بوویتە لە ماڵ باوکتا بوویتە مناڵ بوویتە، کاتێکە گڵاسێک پیاڵەیە شتێکە شکاندووە، شتێکی تر شکاندووە، شوشەیەکە شکاندووە، پێت خۆش بۆ دایک و باوکت قسە پێ بکەن؟ ناوەڵڵا. دەبخوا خێزانش پێی خۆش نییە، خۆ خێزانە عەبدی تۆ نییە، خۆ کۆیلەی تۆ نییە، خۆ لە کوردەتەنی لە حەقی خوێناوەرت نەگرتووە، لەسەر گڵاسێک کوێربی چاو دەرچێ نازام هەزا قسەی ناشرین و جوێندان بە خۆی و بە کەس و کاریشی. برای بەڕێزم، ژنی مێردایەتی ئەوە ناڕاتە ڕێوە. تۆش دەشکێنی ئەویش دەشکێنی، مناڵت بێ بخوا مناڵ تەمرێ، سیارەت بێ سیارەت ئەشکێ، سیارەت دەعمەکە وەرەگەڕێ. ئەیتر ژیان ئاوای برا خۆم بەهەشت نییە. تۆ بتێ هەموو شتەکان وە خۆی بمێنێتەوە، نامێنێتەوە، بەخوا پارەت بوو قازانجەکەی زەرەرەکەی. ئیتر دنیایە هەموو شتێکی تایە، نەخۆشەکەوی لەشە ساغە بێ، تۆ بتەوی وەڵا کاکە من ئەم گڵاسە کڕم، ئەم پیاڵا کڕم، ئەم شتە کڕم، تا قیامەت نابێ بشکێ. نابێ کاکە شتی وان نییە، تۆزێ عەقڵت کۆکەرەوە. خێزانە شتێکی شکان قەچێکە دەستخۆشێکی لێ بکەی باشترە، چونکە ئەم قەس نەیشکانووە. ئەمە تەنەزوورکردن نییە بۆ ژن. ئەمانەوێت کێشەکان گەورە نەبێتەوە، لەسەر گڵاسێ، لەسەر شوشەیە، لەسەر شتێکی بەسیط. وەڵڵا جارێ بای 500 نابای 1000 دینارە، ئاخر بۆ 2-3 سەعات شەڕەکەی مناڵ خەفەتەدی بە مناڵ و بە ژن و کێشە دروست ئەەکەی. چی پێویستەکە؟ ڕۆژی 4 نەدەی بە پاکەتەی خۆی، ئەی بۆ باسیەوە ناکەی. برای بەڕێزم، با کێشەکان گەورە نەکەینەوە لەسەر خۆمان. خێزانە شتێکی شکان، حتا خوشکی بەڕێزم ئەگە پیاوەکەش شتێکی شکان لێی مەکە هەرە، بۆی کێشەکان گەورە نەبێت و شتێکی ئاساییە. جارێ ماڵەکەتە سووتێ، نەک شتێکت بشکێ. ئەبێ شتەکان بە ئاسانی وەرگرین. ئەگەر شتەکان گەورەکەینەوە، ئەگەر خێزانە شتێکی شکان بەدەمێ پێ بکەنی، شتەکەی نەشکانەوە لە دەستی کەوتۆتە خوارەوە. بەڵێ مادەم لە حەمدا دەستی خۆت سەلامەتە، خۆت سەلامەتی مناڵەکان سەلامەتە، کێشە نییە. کەمەکەی نەبەخوا کەم ناکەی. هەوڵدەی کێشەکان کۆتایی پێبێنی، نە کێشەکان گەورەکەیتەوە. بۆی ئینشاڵڵا هیوادارم ئەم خاڵانە ئاگاداری بین.